دەچینە سۆران ئازاد ئۆمەراویمان لەگەڵدا دەبێت. ئازاد سڵای خوا لەبێت و ئەم کاتت باش. دوایین زانیاریەکان لەبارەی خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان لە قەزای سۆران چی و بە پێ و زانیاریانی کە دەست ئێمە کەوتووە گوایە ئەو مامۆستایانی کە ئەمڕۆ دەستگیر کران بە هەوڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئازاد کران، بەڵام بە مەرج ئازاد کراون. زانیاریەکان لای تۆ چین لەو بارەوە؟ بەڵێ سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێ مامۆستا سالار. دیارە ئەمڕۆژ لە قەزای سۆران گربوونەوەی ناڕەزایی فەرمانبەران و مامۆستایان بەڕێوە چوو و لە بەردەم پەروەردەی قەزای سۆران گربوونەوە. بەڵام دیارە دوای ئەوەی بەشێک لە مامۆستایان لەوێگر ئەبنەوە هێزێکی زۆری ئەمنی ئەو ناوچە دێنە بەر پەروەردەی سۆران و ڕێگری لە خۆپیشاندانی مامۆستایان ئەکەن. ژمارەیەک لەو مامۆستایانە دەست بەسەرەکەن و دواتر هێز ئەمنیەکانیان گوازنەوە و سزنیان ئەکەن. دواتر بە هەوڵی سەرەکی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان دیارە هەوڵی زۆریدا تاوەکو سەرجەم ئەو مامۆستایانەی کەوا دەستگیر کابوو لەلایەن هێز ئەمنیەکانەوە کاتژمێر 12 نیوەڕۆ سەرجەم ئەو جیراوانە ئازاد کران و لە ئێستادا گربوونەوەکان کۆتایی پێهێنراوە و ڕێگا بە هیچ دەستگایەکی ڕاگەیاندن لە قەزای سۆران نەدراکەوە ڕووماڵی گربوونەوە و خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران بکرێت بە بیانووی ئەوەی کەوا مامۆستایان مۆڵەتیان وەرنەگرتووە. سەرڕای ئەوەش بەشێک لە هاوڵاتیان لەو شوێنەوە ڕوبەڕووی لێدان بوونەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لەبەر ئەوەی کەوا ئەو هاوڵاتیانە ویست بوویان بە موبایل تەسویری ئەو شوێنە بکەن. دیارە ئەزیەت دراون و لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لێیان درابوو و بەشێک لە مامۆستایان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لێیان دراون. ئێستا سەرۆکی لقی سۆران یەکێتی مامۆستایانی کوردستان مامۆستا کەیفی وەرتیم لەگەڵا کەوا ئەویش یەکێک بووە لەو جیراوانەی کەوا ئەمڕۆ لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە بەیانیەکەیەوە دەست بەسەر کابوو لە ئێستادا ئازاد کراوە. بەڵام مامۆستا کەیفی ئەگەر بیتە ئێرانە سڵاوت لێبێت بەخێرهاتنەوە تاکەین. ئەگەر بۆمان باس بکەی چۆن دەستگیر کران و هێزە ئەمنیەکان چیان بەرامبەرەوە کرد؟ بەڵێ دەوی کاتژمێر نوێی چارێکی دەویست ئێمە لە بەردەم پەروەردە بووین، ژمارەیەک لە مامۆستایان لێوە بوون و هێزی ئەمنی هات ئێمە بۆ پەروەردەوە پێشوازیمان لێکردن و تەنانەت چەند کەسێکیان دوورخستۆ لێمە کە مامۆستانە بوون. ئێمەش دەستخۆشمان لێ گوتمان دەستان خۆش بێ کە لێ نەگەڕێن کەسی لاوەچی بێتە ناو گرتبوونەوەی ئێمە. بەڵام لە ناکاو بەبێ ئەوەی هیچ پاساوێک کە بێت ماندەکەیان لەگەڵ ئێمە وەرن. خۆتان نەزان ئاسایشی ناوچە بەڕێوەبەری پەروەردەی سۆرانەوەیە، دوو بینایان لە تەنیش یەکترین. منیش گوتم کاکە من بە ناوی هەموویانەوە دێم، پێویست ناکە کەسی تریان بین پێویستێک بێ من لەگەڵتانەکەم. بەڵام دیار بوو جگە لە من ژمارەیەک لە مامۆستای تریشیان بان کرد لەوێن دەرێژ دواتر پاش موبایلەکان لێ وەرگرتین وتیان بستن بۆ ئاسایشی گشتی لەوێن دەرێ زیات لە 3 کاتژمێر ماینەوە ئەلحەق بەرپرسەکانی وێن دەرێ بۆ پڕڕێز و مامەڵیان لەگەڵ ئێمە کرد ئەوەی لەوێن دەرێ بوو. بەڵام بەداخەوە لە خوارەوە هەندێک لە کارمەندەکانی ئاسایش کە لە بەرامبەر بە مامۆستا و بەشداربووانی گرتبوونەوەکە بە شێوەیەکی مامەڵەی ناشرینیان کردبوو هەرچەندە بەرامبەر بە من ئەم مامەڵەی نەکرا، بەڵام وەکەوی ئاگادار بەرامبەر بە مامۆستا و هەروەها کەسێکی تر کراوەکەوە جێگای داخە هات لە بەرپرسانی ئاسایش لەوێن دەرێ مەحزەرەتیان خواستکەوان لەوانێ دەستی وان نەبووە. بەڵام ئەوان ئێمەیان زیاتر هێشتەوە زیاتر دەست نزیکەی 3 کاتژمێر لەوێن دەرێ بووین و موبایلەکانمان لا نەبوو. ئەمێ بەڕاستی لێرەوە دەستخۆشیدا سەرجەم خەمخۆران بکەین کە ئەوانی کە لە خەمی ئێمەدا بووینەوە بە تەلەفۆن و هەروەها بە هەموو وەسایلەکانی پەیوەندیەوە هەوڵیان داوە بۆ ئەوەی ئێمە ئازاد بکەن بە تایبەتی ژمارەیەک لەوانەیە کەوا وەکو لیژنەیان پێکهێنا و سەردانی بەڕێوەبەری پەروەردەیان کردو و سەردانی قایم قامەتیان کردووە لە نێویشاندا سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کەوا دەستێکی دیاری تێدا هەبووە. بەڵێ ئەوان هیچ بەمەرجێوەیان ئازاد کرد، هیچ تعهودێکیان بەو کەسانە پڕکردەوە کەوا دەست بەسەر کراون و ژمارەتان چەند کەس؟ دارە منیسکە ژمارەوە لە 10 کەس زیاتر بوو لەبەرەوەی 2-3 زیاتر ئەچوونە ژوورەوە یان یەکێک ئەچوونە ژوورەوە هەندێک شوێنیان وەکو تعهود و بەڵێننامە بەڵێننامەیەشان هینا هەرچەندە چەند کەسێکمان واژووی بەڵێننامەکەمان نەکرد. بەڵێننامەکە شتێکی سادە بوو کە بڵێن بە هیچ شێوەیەک سەرپێچی یاساکانی حکوومەتی هەرێمی ناکەین. وتمانێ ئێستا سەرپێچی یاسامان نەکردوتە ناداوای
داوای مافێکی سادی خۆمان کردووە کە موچەکە سی سەرپێچەکەمان نەکردوێتە ئەو بەڵێنامەش دووبارەکەین جارشکە سەرپێچی نەکەین بۆیە من و مامۆستاک لەگەڵ من بوو کە واژۆمان نەکردێ بەڵام هەبوو واژۆی کردووە کە بەڵێنامەکەش بەڕاستی ئەڵێ کە داوای سەرپێچی نەکەین هیچ سەرپێچیەکمان نەکردووە دژ بە یاسا حکومەتی ئەوان بیانوەکەیانەوە بۆ کەوا مۆڵەت وەرنەگیراوە ئێوە پێشتر داوای مۆڵەتتان نەکردبوو دیارە یەک لە بیانوەکانەوە بووکەوا مۆڵەت وەرنەگیراوە یەکێشتر لەوە بووکەوا دەستی تری تێدایە و بەلایەن سیاسی هاتە نوکۆڵیمان لەوە کردوتمان دەست ئەو تەنها خۆڕسکێکی سپاس بۆ پامنێرمان ئازاد ئۆمەراوی ئازاد لەگەڵمانە بمێنەرەوە ئەچینەوە هەولێر پامنێرمان وەلی سەلیممان لەگەڵا